یابن مسلمان عزیزەکان سێمیان ئافرەتانمانەوەینە دەرەوە شەرعیە. ئێستا ئێمە چین بۆ سەیران ئەچین بۆ گەشت زۆر تەبیعی، بەس تو خوا ژنەکەت ڕوت مەکەرەوە، ڕجای خواتان لێک. واللهی خۆشتان مەوێ من ئەمە ڕام گەیان خوایەقەی من بگرێ منێژم خوایە وتم ئیتر من دەسەڵات ڕجاتان لێک. ڕجای لێ بکە با گونەحبار نەبی مەڵێ دەسەڵاتم نییە، بەخوا ڕاتەگرن لە دنیادا دەسەڵاتت نییە لە قیامەتەتە. وریابێ نابێ ژنەکەت ڕوت کەیتەوە، فول میکیاج بدا، ئەوەی بۆ دەشت خۆی ڕازێنێ بۆ ماڵ خۆی نەڕازێنێتەوە. نابێ کچەکەت ئەبێ وریابی، ناڵین کەلبەلی جوان نەکاتە بەری بیکە بەری، بەس با شەرعی بێ، با کەلبلێ بێ سرنجی گەنجان ڕانەکێشێ. وریابی نەما نەیکڕین، هەوڵ دەین قەناعەت بکەین بە تووتوندی یعنی بە تووڕەوی بە توندوتیژی نا، بە قەناعەت دروستکەین. بڵین ژنەکە ئەمە تۆی کەی گونەحباری تاوانباری والله وبیلای ئەمە یەکەی حرامە بۆ خۆت بۆ کچەکەت، خوایە خەم بگرێ سبەینێ من ئەڵێم خوایە گیان وتم پێی ڕجام لێ کرد زۆرم پێوت بەخسەمی نەکرد. هەرچۆن بێ ئەمە باشترە عوزرێک تێ لای خوا، بەست و بێدەنگی هیچ نەڵی فێرەکەی هەمووش یەکری و هەر بێدەنگی لەمە خەتەرتر، چونکە ئەگەر وا بینەم حەدیسە بەرمانەکەوەی ئیمانداران پێغەمبەری خوا فەرمێ زەمانێ دێ کۆمەڵێ خەڵک دێن بە مزگەوت بۆ شتێکی حەدیسەکە معلومە بەڵام بۆی کاتەکەمان زۆر نەڕوا، هەر بە کوردیەکەی باسێکەم ئەڵێ بە شتێکی ئاسنین تێن بۆ مزگەوت، یعنی سیارە ها لە وەختی خۆی وتێکی شتی ئاسن سیارە ماتۆر پاسکیل ئەوەی ئاسن بێ مادەی ئاسن. ئێستا هەمومان دێین بۆ مزگەوت بەچی تێن قابل بە مادەیەکی دار بین، دار تەحملمان ناکە ئەڵێ ئاسن، ئیتر ئاسن هەموو یەکدێتەوە. ئەڵێ دێنە مزگەوتەمانە خۆیان نوێژ دەکەن، نوێژەکانیان لە تەوقی سەریان بستێ بەرز نابێتەوە، خەتەرە زۆر. وتیانەی پێغەمبەری خوا بۆ صف لەنا باسییان کەوانە کێن؟ فەرمووی چونکە خۆیان دێن بۆ مزگەوت ئافرەتانیان ڕوت کچەکانیان ڕوت بە بۆنەیەوە خوا لیان قبوڵ ناکە. ئازیزانە خۆشەویستان ئەبێ وریابین ئێمە لەو کەسانە نەبین کاسیات و عاریات. پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم کۆمەڵی ئافرەت دێن لە قیامەتە من نان بینیوە، بەخوا یا رسول الله صلى الله عليه وسلم بەخوا ئێستا ئێمەی بینین، تۆ نەتبینە بە قوربانی ئەو چاوت بین، بە قوربانی ڕوحت بین تۆ نەتبینیوە، بەڵام بەخوا ئێمەی بینین. ئێستا بە ناوەی حیجابە نیوچە حیجابش نییە، ڕفتەیەکی داوە خۆی قرنج کردووە فول مکیاجی داوە بە حەساب حیجابە، لەبانەوە قەمیسە و لە خوار و سەرێکی تەنورەیەکی تەسکی کردوتە بەری بە حەسابی خۆی حیجاب، پەنتورێکی کردوتە پای پەنتور لەعنەتی لەسەر ێجە وڵا حیجابە کچەکەم تو سێرە مەکە. یعنی ئەمە ناوێنەی چی تۆ کاکە گیان؟ ئەبێ ئینسانی مسلمان وریابی ئەم حەدیسانە لەگەڵ ئێمایە قابلی کەسێترە بێ، قابل کەسێکی ترە بێ، ئێمە ئیماندارین لەگەڵ ئێمایە بێ وریابین تەبەڕۆژ بکەین نەکەین لە خێزانمان وریای ماڵ و مناڵمان بین.